مانگێک بەر لە ئێستا بوو موچەخۆران موچەی مانگی تەمووزیان وەرگرت. موچەی مانگی ئابیش حکوومەتی بەغدا زیاتر لە 700 ملیار دیناری بۆ موچەخۆرانی هەرێم تەمویل کردووە، بەڵام سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چوو ئامادە نییە واژۆ لەسەر دابەشکردنی بکات و جارێکی دیکە موچەکەی با بارمتە گرتووە. موچەخۆرانیش پێیان وایە دواکەوتنی موچە کاریگەری بەسەر سەرجەم سێکتەرەکانی ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەبووە و ئەوان بوونەتە قوربانی بندیوارەکانی حەزب. کەوتینە ناو مانگیدا هێشتا موچەی مانگی هەش دابەش نەکراوە. بەڕاستی عیبەیەکی گەورەیە بۆ ئەم دەسەڵاتە، عیبەیەکی گەورەیە ڕووقایمی ئەم دەسەڵاتە نەبیست کە لێ ناخوێنرێتەوە. ئەمە سێ مانگ تێپەڕیوە، دەوامیش دەستی پێ کردووە تا ئێستانەکە موچەی مانگی هەش دابەش نەکراوە. ئەخر لە سەروبەری ئێستا لە سەروبەری بانگەشەی هەڵبژاردنەکانداین. ئەگەر دەسەڵات تەنها بۆ چاواشەکردنی خەڵکیش بەیادە بۆ ئێستانەکە موچەی دابەش بکردایە. ئەم دەسەڵاتە جگە لە ستەم و چەوسانەوەی فەرمانبەران بەگشتی و مامۆستایان بەتایبەتی هیچ کە لێ ناخوێنرێتەوە. بە دڵنیاییەوە دواکەوتنی موچە تەئسیر و کاریگەری بەسەر بژێوی ژیانی مامۆستا هەیە. کاندیدێکی کۆمەڵی دادگەری لەبارەی دواخستنی موچەوە دەڵێت دەسەڵات بانگەشەی ئەوە دەکات هەگبەی پڕە لە خزمەتگوزاری، بەڵام دابەشکردنی موچەی پێناکرێت کە لەلایەن عێراقیشەوە دابین کراوە. نازانین یعنی هۆکاری چییە کەوە موچەخۆران تاکەی یعنی بە بانگەشەی لیستی دەسەڵات هەر بخەڵەتێ تاکە یعنی پێی هەر بخەڵەتێ بانگەشە ئەوە دەکاتن هەگبەی پڕە لە خزمەتگوزاری. کام خزمەتگوزاری کە نەتوانێت تو کە مافی خەڵک دابشکەی نەک خزمەتگوزاری ئەوەیە کە تو لە زیادە خزمەتی خەڵک بکەی ئەو مافی خەڵک پێشێل دەکەی و مافی خەڵک دەخۆی. لە سایە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سێ موچەی ساڵی ڕابردوو ئێستاش سێ موچەی ئەمساڵ بە نادیاری ماوەتەوە، جگە لە دەیان موچە و نیو موچەی دیکە کە ساڵانی ڕابردوو حکوومەت بە ناوی پاشەکەوت و لێبڕینەوە دابەشی نەکردووە، بەڵام بانگەشەی ئاوەدانیش دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.